حسودي وحقد دون خوشي شاروان لإنسان كان كهمو كس إنكاري دكاتن هيت كسك نية دان بوي دابني كوا حسودي برانبركي هي ياخد حقدي برانبر هي بەڵام لە تەسەڕوفات و لە هەڵسوکەوت و قسەکانی ڕەنگ دەداتەوە ئەگەر چی بەخۆی هەست پێ ناکاتن بەڵام ئەو کەسەی کەوا لە دەوروبەریتی باش بە هەست پێ دەکاتن لێ خوای کە دەفەرمێ قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر خوای گەورە دەفەرمێتن ڕق و کینەکەی لە دەویان دێتە دەرێ بەڵام لە ژۆر زۆر زیاترە لێ سیرازەدینی بەڵقینی کە زانایکی گەورەی شافعیەکانە قسەی زۆر جوان دەکاتن سوبحان الله قسەکە زۆر عەجیبە چونکە هەندێک قسە هەیە چونکە لۆ خوای دەکرێ عیبارەی کورتە بەڵام مانای زۆر گەورە دەبەخشیتن دەفەرمێتن الانتهاض لمجرد الاعتراف من جملة الأمراض دەفەرمێتن انتهاض يعني چێ انتهاض واتە ڕەتدانەوەی قسەچی بربەرەکانی قسەچی ڕەفزکردنەوەی قسەچی لمجرد الاعتراف دلیلی پێنیە ئەو مەسئلە کووە شارەزایشی نییە لێش نازانیتن وەڵامیشی پێن لەوە قسەکەی بەڵام تەنها حەزی لێیە قسەکەی کابرای زەعیف کاتن تەنها حەزی لێیە کەوا تەشویش پێیاکاتن دەفەرمی من جملة الأمراض علامەتی ئەو کابرای نەخۆشە جارێک لە مەسەج دانیشتی مەسئلەی باز دەکەی دریکاکە ئەو حکمە شەرعی کووە ئەتوش باز دەکەی دریکاکە ئەو شتە مەسەلەن دروستە یاخود دروست نییە یاخود حرامە کابرایەک لەوێ دانیشتیە دێ اعتراض دەگریتن بەڵام اعتراضەکەی دلیلی پێ نییە والله ماوەستا ئەو هانیە ئەدی کووە کاکە والله نازام کە بەسم ئەو هاش نییە ئەدی کلو اعتراض دەگری دەفەرمێتن الانتهاض لمجرد الاعتراف دەفەرمێ بربەرەکانی قسەچی بکەی بەبێ ئەوەی دلیل لە ئەو قسەی پێبیتن من جملة الأمراض علامەتی ئێوە کابرایکی نەخۆشی علامەتی ئەوەیە ئەتوو حەقد بەرامبەر ئەو کەسەی هەیە علامەتی ئەوەیە ئەتوو حەسوی بۆ کابرای دەبێت تەنها حەزت لێیە لە سومعی بینە خوارێ تەنها حەزت لێیە پێگەی بشێوێنی ئەگەرنا لە دوو حەقینی چونکە موسڵمان نابی بەوەی تێکچیتن ئایا حەق لەسەر زمانی فرانی بەدەکەوێت یا لەسەر زمانی فرانی بەدەکەوێت چونکە هەدەفی موسڵمان هەدەفی داعی بانخوازی ئەوە نییە خەڵکی لە دەوری خوڕکاتەوە دەبی هەدەفی ئەوە بی خەڵکی لە دەوری ئیسلام خوڕکاتەوە لێ کە دەبینی کابرایەک وا خەریکی دەعوە و بانخوازیە هیچ پێویست ناکە ئیعترازی لێ بگری کە ئیعترازەکەت لە محەلی خۆی نییە جاروێ ئیعتراز دەست دەگری لە ئوسلوبی مامۆستایەکەی دەگری جاروێ ئیعتراز لە مەسئلەی دەگری ئێستا ئوسلوبی مامۆستا جیاوازە ئەتوو بەو شێوەی دەعوی دەکەی ئەو بەو شێوەی دەعوی دەکاتن لێ ئەو ئیعترازانەی کەوا لەسەر بنەمایەکی علمی نیە زۆربەی کات بۆنی حەسوودی لێتن بۆنی حەقی لێتن يعني حتى تمشاك إمام أحمد كباسي علمي كلام دك أهل علم كلام دفرمي أهلي كلام قد سرفرازنا من الدنيا لو سرفرازنا بن لبروي دائما اعتراض دقن اعتراض كشيان أو نبغى حقا بالكو اعتراض كان أويا حجي برامبركي بيخن اعتراض كان أويا كابري بشينوا اعتراض كان أويا بسويدا ظالب أقلنا وإلا لو أنا إشكال نبيتن لو تمشاهد كيني لو كتابي العقيدة الإسلامية عند الفقهاء الأربعة كباسي هرتس عقيدة هرتس إمامك دكات أبو حنيفة ومالك وشافعي وأحمد لوين دا درباسي أو تزوج زدري دكاتن كواس دمي قديم هبوا صالي 600 هجري أو بابا تانغار دريت وقال التوحيدي دريت سمعت الشيخ أبا حامد الإسفرايني يقول دريهم دار بميد يقول لا تعلق كثيرا مما تسمع مني في مجالس الجدل فإن الكلام يجري فيها على ختل الخصم دريت سنك قسيما لوين دري لو هنديا كوا دجنا كما بك بخي باشا ومغالطته بغلط دابني ودفعه أو قسي كنترتي كينوا ومغالبته بسرد الظالبين فلسنا نتكلم لوجه الله خالصا دريت كما لو خاصنا كانوا كاتيما هدف من أو نبغي حقا هدف من أو كولدو حقينيا هدف من أوي كابر بشينو هدف من أوي برين أو فران كسل لو مس نيبيكا أدي راستك تيا راستك أجر تي يبدأ خصوص دزاني بيقوتي شاب بلام تون كفران بده شيتو درنا أو حقيا أو راستك أو تيا ونخوشنا أنا أو إنسان نخوشة تون كتيا تون اعتراضك إلا محل خوينيا تمشاكا دري فلسنا نتكلم من وجه الله دري أمل لو خاصنا كنا وكاتي ولو أردنا ذلك لكان خطنا إلى الصمت أسرع من تطاولنا في الكلام دري أجر خمي دين ما با وخمي حق ما با دبا خوان بيدن كلبا سوك ما مستغفران مسألة كي باس كرديا
مامۆستا فران باسی ئەو مەسئلەی ناکە لۆ دێ محلی مەسئلەکەی دەگۆڕم بەسەوەی فران کەسی تووشی غەڵەت کەم بەسەوەی فران کەسی بشێنەوە ئەو علامەتی چییە؟ علامەتی ئەوەی نەخۆش ئەو ئینسانە. لێ قسەکەی بەلقینی زۆر جوانە. الانتهاض لمجرد الاعتراض من جملة الأمراض. هر كس اعتراض بقريتن اعتراضك لمحل خوي نبيتن علامتي نخوشة علامتي أو كسا بيوسي بعلاجة